به ناوی خدای گەورە و میهرەبان ئامادە بوونی هێژە زۆر بەخێر بێن بەیانیتان باش. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لەم دەڤەرە بۆ ڕاگەیاندنی دانانی بەردی بناغەی 15 قوتابخانە لە چەندین شوێنی جیاوازی پارێزگای هەولێر لەگەڵتانی. ئێمە لە چەند ساڵی ڕابردوو وێڕای هەموو کێشە و قەیرانەکان هەمیشە بە پێی توانا گرنگیمان بە کەرتی پەروەردەداوە. لە سەختترین دۆخدا و لە سەردەمی پەتای کۆرۆنادا ڕێگەمان نەدا پرۆسەی خوێندن بوەستێت و خوێندن بە شێوەی ئۆنلاین و ئەلکترۆنی بە ڕادەیەکی باش بەردەوام بوو. بەڵام بێگومان پێشخستنی کەرتی پەروەردە و ئاستی خوێندن پێویستی بە گرنگی پێدانێکی زیاتر و بەرهێنانی زیاترە، چونکەوە بەرهێنان لەسەر توانە مرۆڤیەکان و نەوەی داهاتوو گەورەترین و سوودبەخشترین و بەرهێنانە. بۆ ئەوەی قوتابیە خۆشەویستەکانمان لە کەشێکی گونجاودا بخوێنن، پێویستیمان بە قوتابخانەی زیاتر و پێدەویستی زیاتری خوێندن هەیە. پێویستە قوتابخانەکانیش بگەیەندرێن بە ئاستێکی ستاندەر. بەداخەوە لە ساڵانی ڕابردوو بەهۆی بارودۆخی کوردستان و نەبوونی پلانێکی توکمە و ئەو هەموو فشارانەی کە لەسەر کوردستان بوون، ژێرخانێکی باش بۆ کەرتی پەروەردە دانەنراوە. بۆیە کارێکی زۆرمان لە پێشە بۆ ئەوەی ئەم کەرتە گرنگە پێش بخەین. لەم 4 ساڵەی ڕابردوودا چ وەزارەتی پەروەردەخۆی و چ بە هاوکاری کەرتی تایبەت توانراوە دەیان قوتابخانە بنیاد بنرێن و بە هەزاران قوتابخانەش نۆژەم بکرێنەوە. ئەوەی بیستم لە بەڕێز وەزیری پەروەردە کە 194 قوتابخانە تا کۆتای ئەم ساڵ دروست دەکرێن و 1670 قوتابخانەش نۆژەم دەکرێنەوە. ئەم 15 قوتابخانەی کە ئەم ڕۆژ بەردی بناغیان بۆ داندرێت بە هاوکاری کەرتی تایبەتە. ماوەیەک پێش ئێستا لە مەراسمێکدا ڕێزمان لەو کەسانەنا کە بەشدار بوونە لە دروستکردنی قوتابخانە بۆ کەرتی گشتی پەروەردە و لێرەشدا جارێکی دیکە جێگەی خۆیەتی سوپاس و پێزانینمان ئاراستەیان بکەین. هەر لێرەدا دەمەوێت ڕابگەینم کە دەڤەری خەباتی شایستەی خزمەتی زیاترە و بەرنامە و پلان و پرۆژەمان بۆ ئەم دەڤەرە هەیە و ئەم ڕۆژ هەڵبژاردننی ئەم دەڤەرە بۆ دانانی بەردی بناغی قوتابخانەکان ئاماژەیەکە بۆ گرنگی ئەم ناوچەیە. بەڕێزان، پێش کەمتر لە مانگێک ئێمە لەگەڵ کۆمەڵێک مامۆستانی وانەبێژ دانیشتین و گوێم لە داواکاریەکانیان بووە، وەختەش بڵاومان کردەوە کە ئەوانە بە گرێبەستدا دەمەزرێن و من هەرە وەختە بەڵێنمدا و داوام لە لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت، وەزارەتی پەروەردە، دیوانی ئەنجومەنی وەزیران کرد کە ڕێکارەکان بگرنە بەر بۆ ئەوەی کەمتر لە مانگێک بابەتی بە گرێبەستبوونیان کۆتایی بێ. من خوشحاڵم کە بیستم کەمتر لە مانگێک ئەو بەڵێنەمان بەدیهێنا و هیوادارم ئەو مامۆستا بەڕێزانە بتوانن لەمە دووە وەکو مامۆستای گرێبەست درێژە بە ئەرکی پیرۆزی خۆیان بدەن. و من جارێکی تر سوپاسی هەموو ئەو مامۆستا بەڕێزانە دەکەم کە پشووان درێژ بووە لەگەڵ ئێمە سەرەڕای ئەو هەموو قەیران و ناخۆشی ژیان کە تووشیان بووە بەردەوام بوون لە فێرکردنی قوتابیە خۆشەویستەکانی ئێمە. من تەمەنای سەرکەوتنیان بۆ دەکەم. هەرچەندە ئەمە دەستکەوتی حکوومەتی یاریمی کوردستانە و ئەمە دەستکەوتی هەموو خەڵکی کوردستانە، بەڵام بینیمان زۆر جار هەوڵی ئەوەش درا کە ڕای گشتی چاوەشە بکرێت لە ڕێدا ببرێت و وا بکەن کە ئەم دەستکەوتانە نادیدە بگرن، یانیش وا بکەن کە لانی تری پێ بە بەرپرسیار بزانن. ئێمە گوێ نادەینە و قسانە و ئەوەی لە سەرشانی ئێمە خزمەتی خەڵکی کوردستان بکەین، بەردەوامیش دەبین و ئەوەی لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەبێ گوێدان بە هیچ قسەی ئەملا و ئەولا ئێمە هەر ئینشاءڵڵا لەسەر ئەم ڕێچکەیە بەردەوام دەبین. جارێکی دیکەش من دەستخۆشی لە هەموو ئەو وە بەرهێنەرە بە ڕێزانە دەکەم کە لەم پرۆژە گرنگەدا هاوکار و بەشدار بوون. هیوادارم نمونەیان زۆر بێت. جارێکی دیکەش سپاس بۆ ئامادەبوونتان
ئێوە هەر شاد و سەرکەوتوو بن، کوردستانیشمان هەرەوەدان بێت.